بناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان وا بڕیارە ئەم شەو پەرلەمانی عێراق خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجەی عێراق بکات. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا تێبینیەکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەسەر پرۆژە یاسای بودجە چین و ئایا پشکێرێم چی بەسەردێ و هەروەها لێسە دەکەناردەی نەوتیارێم وەستاوە ئایا هیچ بڕەپارەیەک لە بەغداد دێت و ئایا پەسەندکردنی بودجە چەندی پێدەچێەوە دەبێتە مایەی بژانەوەی ئابووری هەرێمیش لەگەڵ هەرێک لا بەڕێزان ئەمە لە قادر محەممەد ئەندامی پێش و پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی لە ستۆدیو هەروە لە بەغدادشەوە ئەوە بریارە دکتۆر بریار ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق هەروە کاک سۆرا عومەریش لەگەڵمان بێت ئەگەر سوپاسی ئامادەبوونتان دەکەین بە ڕوخسەتی کاک مەلا قادر کاک بریار بەڵێ دواتر لەگەڵ دکتۆر بڕیاریش قسە دەکەین کاک مەلا قادر بە خێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین خوێندنەوەی دووە پەرلەمان لە خوێندنەوەی دووەمی پرۆژە یاسای بودجە چی دەکات یاخود بەڕێز لە لیژنەی دارایی بووی لیژنەی دارایی ڕۆڵی چیە لە مەسەلەی داڕشتنەوەی بودجە کاتێک دەگاتە پەرلەمان؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی عزیز بەنسبە لیژنەی داراییەوە یاخود پەرلەمان لە تێگەڕایە لە بودجە دەسەڵاتی دیاری کراوە دوو دەسەڵاتی یەکیان کەمکردنەوەی بودجە ئەمە دەسەڵاتی پەرلەمان دەسەڵاتی پەرلەمان یەکیان کەمکردنەوەی بودجە کردنەوەی بودجە لە تێگەڕایە دووەمیان مناقەلە گواستنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە دەستگایەکە بۆ دەستگایەکی تر ئەگەر هەستیان کرد کە مەثەلاً ئەم بودجە لە شوێنێک کە زیاتر پێویستیی لە شوێنێکی تر لەبەرەوەی هەموو شتەکان دێتە بەردەستەوە هەمویان لێوە دیارە تەتەڵێک دەکەن تاوتوی دەکەن شوێنێک زانیان کە زیاتر پێویستە ئەتوانن بجۆزنەوە پارە لە شوێنێک و بجۆزنەوە بۆ شوێنێکی تر ئەمە کۆی دەسەڵاتی پەرلەمانە لە کارباری بودجەیە بۆی لە خوێندنەوەی دووەمە ئەو کارانی کە دەکرێت دەبێت لەم تەوەرەیە بخورێتەوە و بەنسبەت ئەم بودجەیەشەوە لەبەرەوەی کورتێنانێکی خەیاڵی هەیە ئەم کورتێنانە زۆرش تقریبا 64 تریلیۆن کورتێنانی هەیە و عێراق لەژێر قەرزێکی زۆر گەورەیە ئەناڵێنێ ساڵانە 12 تریلیۆن بەس قست و قازانجی ئەو قەرزانی کە لەسەرێتی ئەو پارانە ئەدا ئەمبارە بە عێراق لەسەر شانی عێراق قورسترە بێ و بۆ کەمکردنەوەی ئەو قەرزێک کە یاخود ئەو ئیدزێکە لە هینەکەیە هەیە لە بودجەکەیە هەیە پێویستە پەرلەمان دەستکاری بودجەکە بکە و بودجەکە لە تێکڕایە کەم بکاتەوە ئیتر چۆ زۆر باش ئەی وەکو لیژنەی دارایی ڕۆڵی چییە؟ ڕۆڵی ئەوەیە کە ئەم بەشانە هەمووی دیارەکە چۆ پێویستە چۆ پێویست نیە لە چۆ کەم بکرێتەوە لە چۆ کەم نەکرێتەوە کە مناقەلەکەش دەگرێتەوە بۆ شتەکان بخرێتە بارێکی ئەو تۆوە دام و دەستگاکان بتوان کارەکانی خۆیان بەڕێکی بکەن بە باشی کارەکانیان بڕوێن و ئەو شوێنانەی کە سێرەکەی کەمتر پێویستیان پێ یان زیادیان داناوە ئەوانە ئەیجۆزنەوە بۆ ئەو شوێنانە و لە تێگڕایەکە کوور دەکرێتەوە ئەو شوێنانەی کە پێویستیان زیاترە بەمانە پێویستەکانیان پڕ دەکرێتەوە ڕێک دەخرێتەوە یعنی بودجەکەوە لێ ئەکرێت کە وڵات بتوانێت پێی بڕوا و کێشەی نەبێ لە بەڕێوەبردننی کاروبارەکانی و هەم ئەو قەرزەشکەم بکرێتەوە چونکە سیغی پڕکردنەوەی قەرزەکان بە دوو ڕێگەیە ڕێگەیەکی ئەکادیمیانە کە بریتە لەوەی تۆ قەرز بکەی یان پارەی تر تەبع بکەی کە پێم وانەیە عێراق بتوانێت لەوە زیاتر قەرز بکە لەبەرەوەی باری زۆر قورس بووە بە هۆی پارە تەبعکردنیشەوە دەبێتە هۆی هەڵاوسانی دراوی کە ئەمەش کارێکی خراپە کارێکی باش نییە بۆی باشترین شت ئەوەیە کە ڕێبۆ کارەکردارێک کە ببڕێ ئەوش کەمکردنەوە و هێنانە خوارەوەی بودجەیە و ئەو ڕێژەی کە لە بودجەکەیە کەم دەکرێتەوە بە نیسبە قەرزەکە کەم نابێتەوە بە بڕ کە بابێتەوە قەرزەکە بە چ بڕێک بودجەکە دەهێنرێتە خوارەوە کەمەکرێت بەو بڕە قەرزەکە دێتە خوارەوە کەمە بێت نییە بڵێ قەرزەکە مثلن لە 180 و ئەوەندەیە کار لە 180 وەنە قەرزەکە کەمە بێتەوە نەخێر ڕێک بەڕێک بەرامبەر بە پارەکە چەند دابەزیان ڕێ بودجەکە ئەوەنە قەرزەکە دێتە خوارە. سوپاس لەسەر پشتگیری قسە دەکەین لای کاک دکتۆر بریار ڕەشید نامی پەرلەمانی عێراق. کاک دکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر پێمان بڵێ وا بڕیار بوو کۆبوونەوەی پەرلەمانی عێراق خوێندنەوەی دووەم بکرێت بۆ پرۆژە یاسای بودجە دەستی پێ کردووە کۆبوونەوەکە؟
سلااو لە ئێوە و سلااو لە بینەران و بیسترانی کەناڵیان بێگومان بڕیار وابوو دوێنێ هەر قرار لەسەرەوە درا هەچەنە تا ڕادێکە توانیان بڵێ مخالفەتی نظامی داخلی بوو کە بڕیار وایە واتە بۆ بەپێی نظامی داخلی مەفروض 48 کاتژمێر پێشەوەی ئەعلانی جەلسە بکرێت بەڵام لەبەر ضرورەتی دۆخەکە و لەبەر ئیتفاقی ستا ڕادەیەکە بوو ڕاستەخۆ دوێنێ ئەعلان کرا کە ئەمڕۆ واتە ئەم شەو ببێت بە دانیشتنی خوێندنەوەی دووەمی پرۆژە یاسای بودجێ و تاکو ئێستا دانیشتنەکە دەستی پێ نەکردووە. بەڵێ گرفتەکە چیە کە کۆبوونەوەکە دەست پێ ناکە ناکۆکی هەیە کاکتۆر؟ هەموو ئەم جلسانەی کە تا ڕادەیەکە پێیان بڵین سازە یانەوانی کە پەیوەندی بە ڕێکوتنی لایەن سیاسیەکانەوە ئاسایی ینی چەند کاتژمێری جلسەی دانیشتنی ئاسایی پەرلەمان خۆی چەند کاتژمێرێک دواکەوێت ئەم جلسانی کە زیاتر پەیوەندی بۆ نمونە بە تەعدیلی خانووی هەڵبژاردن یا بە موازنەوە بێت لەوانەیە 4-5 کاتژمێر زیات بیش دوا بکرێت واتە شتێکی ئاساییە. بەڵێ سەبارەت بە پشکی هەرێم هیچ دەستکارێکی کراوە یاخود بودجەکە کۆی گشتی بودجەکە بە عام بودجێ عێراقەکەم کراوەتەوە یاخود تێبینی هەبووە لە لیژنەی دارایی ئاشکرا بووە خراوەتە بەردەم پەرلەمانتاران؟ تاکو ئێستا نەخێر ئەو پشکەی بۆ هەرێمی کوردستانیش کە دیاری کراوە وەکو خۆیەتی و ئەوەشی کە وەکو بڵین کورتێنان دیاری کراوە بڕێکی زۆرە بەڵام ئەوەش تا ڕادێک دەتوانین بڵێن دەستکاری سوهای نەکراوە و ئەو حسایی کە بۆ هەرێمی کوردستان نزیکی 12.6ەکە 14 تریلیۆن و 842 میلیارد و 444 میلیۆنە بە نزیکەی ئەمە تاکو ئێستا سابتە ئەم ڕۆژێنەوەی دووەمە پێشنیاری پەرلەمانتاران وەرەگیرێت پێشنیاری فراکسیۆنە جیاوازەکان وانەی تەواژویان کۆکردۆ لەسەر بابەتی دیاری کراوە لەسەر چەند مەلەفێک ئێمە و فراکسیۆنی کێتی کۆمەڵی مەلەف هەیە و کۆمەڵی بابەتێک کە بنسبەت ئێمەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگە و لە ئەسنای کۆبنەوەکە هەم مداخەلا ئەکەین و قسەمانە بێت. باشە پێشبینی دەکرێت ئەم شەو کۆبوونەوەکە بکرێت؟ تاکو ئێستا ئیشکالێکی وان نییە لێک تێنەگەشتن هەیە یاخود با بڵێن کێشەیەک هەیە بە تایبەتی ئەوەی کە ئێستا قسەی لەسەرکردنە هۆڵی پەرلەمانەکە من دیکی 2-3 دقەیەک پێش ئێستا هاتمە دەرەوە لەبەر ئەم مقابلەی جەنابە با بڵێن قسە لە سواکەکە لە نێوان ئەو سونەکانە تا ڕادەیەک تێگەشتێکی تەواوەتی نییە یەکێک لە هۆکارەکانی دواکەوتنی دانیشتەکەش بۆ هۆکارادان بەڵام احتیمالی زۆر ئەوە هەیە کە ئەم شەو بگەنە تا ڕادێک ڕێککەوتن و ئەمە یەکێک لە دانیشتەکاناتە مەتەنها خوێندنەوەی دووەمە و تەنها پێشنیارەکان وەرەگیرێت و خوێندنەوەی کۆتایی نییە دواتر لیژنەی مالیەدا ئەنیشێت بە لەگەڵ لیژنەکانی کە لەگەڵ وەزارەتەکان هەرێک بەجیا دانیشێت دواتر تەفوید ماوەتە ئەم پرۆسەیە ئەگەر بەبێ کێشە تێپەڕێتەوە بە نزیکی 2 هەفتەیەک دوای جەژن یاتە ڕۆژێک دوای جەژن ئەو کاتە قەراری تەواوەتی یا تەفویدی لەسەرەیرێت و ئەبێت ئەتێتە بواری جێبەجێکردنەوە. باشە کاکتۆر سەم پرسیارێکی بە کوردی گەشتبینن بەوەی کە ڕێکەوتنی هەرێم و بەغدا جێبەجێکرێ بوو جێبێت بۆ هەرێم بژانەوێک ڕووبدات ئەو پشکی کە بۆ هەرێم دیاریکراوە زیاتر لە 16 تریلیۆنێکە بۆ موچەوە بۆ خەرجی بۆ پرۆژەکان. کۆمەڵێک خەلەل هەیە ئێمە گەشتبینین بە عامی پرۆسەکەیەوەی کە تا ڕادێک شکل لەسەرەوەی کە لە دەستێکی ئەمینترا ئەبێ دەگەر نەوت بەم شێوە بێت و لەلایەن سۆمۆ و موچەی هاوڵاتیان پارێزراو بێت و یەکێک لەو بڕگانێکی ئێمە تەرکیز لەسەرەکەنەوەیە کە وەکو جاری پێشوش هەر لە بەرنامەکەی جەنابتە ئەگەر بیری بێ قسەم لەسەرەوە کە نابێ موچەی هاوڵاتیان ببێ بە کارتی فشار و لەلایەن هیچ حزبی سیاسیان لایەن هیچ حکومەتێکەوە حکومەتی ناوەندی یا حکومەتی هەرێم بەکاربێت ئەمانە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن گەشتبینین بەڵام لە هەمان کاتە خەلەل و کەم و کوڕی هەیە و گومان هەیە لەبەرەوەی زانین تاکو ئێستش ئەمانە هەمووی ڕێککەوتنی ڕیشەیی نین و گرفتەکان تا ڕادەیەک بە ناچاری و دیفاکتۆ گەشتونەتە ئەم ڕێککەوتن و دانیشتانە بۆیە چاومان لەسەر دۆخەکەیە و هەموو هۆڵی خۆمان بۆ ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرمەند نەبن و ماکسیان پێ بدرێت. باشە هیچ ناڕەزایەتێکە بوو لە ناو هۆڵی پەرلەمان دەربارەی پشکی هەرێم کە نزیکەی 20 تریلیۆنە ناڕەزایەتیە بوو کە پێیان وابێ زۆر بێت هیچ پەرلەمانتارێک هەستان پێ کردووە؟ مەفروضە زیاتر بێ مەفروضە بەپێ ئەوەی کە لە وەزارەتی ئەو نووسراوە یا با بڵێن ئەو داتایەک لە وەزارەتی تەخصیص لە ساڵ 14 بێت بەڵام 12.67 دوای ڕێکنەکەوتنی یاخود با بڵێن دوای ئەوەی کە شاند دانیشتانکاری هەرێم لەگەڵ عراقا دانیشتن گەشتە ئەو 12.67 و لەگەڵەوەشا بڵێت تێبینی ناڕاستەوخۆ هەیە
یەکێک بەشێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان ناڕاستەوخۆ بۆ منە تێبینیان هەیە یا قسەیەکیان هەیە بەڵام تاکوشتە هیچ شکالێکی وا دروست نەبووە قسە لەسەرەوە نییە کە دەستکاری بکرێت. باشە سەبارەت بە نەوتێرێم کە ڕاگیراوە پێشبینی دەکرێت هیچ بڕە موچەیەک بنێدرێ باز دەوەکێت کە لە کۆبنەوەی سێشەمە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار بدرێت بڕەپارەیەک بۆ هەرێم بێت بۆ موچە هیچ بەراچوونێکتان کردووە خەوەر و باسێک هەیە لە ناردنی بوجە تا پەسەندکردنی یاسای بوجە؟ چاوەڕێ ئەکرێت کە لە کۆبنەوەی سێشەمە ئەنجومەنی وەزیرانە طرحێک بکرێت بۆ پێدانی قەرز بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوانێت بچێ هاوڵاتیانی پێبات هەتاوکو پەسەندکردنی بوجە و لە دوای پەسەندکردنی بوجە ئەو کاتە بەپێی یاسای بوجە ماسی هاوڵاتیان پارێزراوە بێت. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ دکتۆر بریا ڕەشید سوپاسی ئامادەبوون دەکەین کە لە بەغداوە لەگەڵ مامی زۆر سوپاس. کاک مەلاقادر سەبارەت بە پشکی هەرێم بەس ئەو بوجەی کە دانراوە ئەمساڵ نزیکەی 200 تریلیۆن 199 تریلیۆن کە بەرەزوتت 64 تریلیۆنی کورتێنانەیە. گەورەترین بوجێ لە مێژووی عێراق مادەم گەورەترین بوجێ پشکی هەرێمیش دەبێت گەورەترین بێ وایە؟ بەنسبەت پشتی هەرێمەوە ئەمەی کە لێرە هینکراوە جارە پشتی هەرێم لە نەفقاتی فعلی دەرەچێت لە هەموو بودجەکە دەرناچێت بەڵام بەپێی ئەوەش ئەوەی کە ئێستاکانە وەکو شتە ئەکادیمیەکە دانراوە یا قسەی لەسەر دەکرێت هەندێشتی دیاری نیە هێشتا چونکە بجە ئاساییەکە 16 لە دێ تریلیۆنە خەرجی بەکاربردن 13 تریلیۆن پوینت 4 بۆ بەرهێنان 2 تریلیۆن پوینت 7 قەرزیشمان 400 ملیارە کەم قەرزەمە کارێکی ناخۆشەوە قەرزێکی بانکی TBI لێرە کاتی خۆی کە حکوومەتی هەرێم بردوێتی بۆ ماوەی 7 ساڵ دەبێت و قەرزەش بدەینەوە خەرجی حاکیمەش دێتە سەر و 16 تریلیۆنە تقریبا ئەبێتە 7.8 تریلیۆن بە نسبەت نەوت و ئەمانەیشەوە خەرجیەکانی نەوت لە تێگەڕادا ئەوەی بۆ هەرێمی کوردستان خەرجەکرێ 3 تریلیۆن پوین نوێ نزیکی 4 تریلیۆنە ئەویش کە بێتە سەری بێتە 21.7 تریلیۆن من پێم وایە هی پێشمەرگەش دەبێ بێتە سەری لەوانێ بێتە 22 تریلیۆنێک بەڵام ئەمە لە واقعە ئایا سەرفەکریان سەر چەندی پێ دوای دەگاتە هەرێم بنەوە 15-16 تریلیۆنێک ناگە بە حەقیقی بە هیچ جۆرێک ئەوەی کە بێتە هەرێمەوە من تەسەوڕ ناکەم بە هیچ جۆرێ بگاتە 15 لەبەرەوەی بودجە لە عێراقا عێراق وڵاتێکی زۆر گەندەڵە تقریباً بە جۆرێ لە جۆرەکان گەندەڵیەکان ڕێکخراوە ئەم بودجانە کە دادانرێ ساڵانە حسەی گەندەڵەکانیشی تێدایە نەفقاتی فعلی ئەوەیە کە دێتە ناو حیساباتی حکوومەتەوە و لە خەرجەکان بە دەردەکەوێت بەڵام بەشی گەندەڵەکان هەر لە گومرگەکان و لە شوێنەکان و لە چوو لای دەدەن نایەتە ناوهینەکانەوە داخلی سزیلاتەکان نابێ ئێمە داهاتە نەوتەکەمان بەشێکی دیارە لە نەوتەکەش بەشێکی دەڕوە بەڵام داهاتەکەی تر لە تێگەڕادا تقریبا 7 تریلیۆنە هیچ ساڵ داهاتی نانەوتی بڵێن 7 تریلیۆنە هیچ ساڵێک نەبووە ئەو داهاتە تەقدیریەی نانەوتەکان کە دیاری کراوە نیوەشی بێتەوە ئەمە لە واقعە لەوەش زیاترە بەڵام ئەوەی کە دێتە ناو خەزانەکانی حکومەت ئەو دەردەلای ئێمەش نییە و نەخۆشیە کە داهاتی نانەوتی بۆڵا لای ئێمە چۆن نییە هەموو عێراقی گرتوێتەوە ئەوە لە هەموو شوێنەکانی عێراقەوە لە هەموو شوێنێکە هەیە وڵات کە گەندەڵ بووی ترە و گەندەڵی شۆڕە بێتەوە بۆ هەموو شوێنەکانی ڕایگرێتەوە باشە بەزۆکو پشکی هەرێم سەرڕایەوەش کە پێشبین دەکرێت بۆ مەچوادە 15 بێت سەرڕایەوەش قەبارێکی باش نییە گەر بگاتە هەرێم بۆ موچە بۆ پرۆژە چونکە لە ماوەی ڕابردوودا کێشەی موچە بوو کێشەی پرۆژەکان هەبوو ئێمە کاتی خۆی بەداخەوە ئەبووری سەر بە خۆمان ڕاگەاند بە بەناوی ئەوەی وەزعی هەرێمی کوردستان باش بوو هەموو ماڵێک بەشی لە نەوتە بەر بکەی و $1500 بەڵێ کەچی ئەوەی کە هەشیان بوو بەداخەوە ئەوەش نەما لەو سەردەمانەیە یادەوەریەک بخەمەوە بیر حەیدەر عەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی خولی ئێمە خولی سێم لە یەک لە بودجەکانە یان 16 بوو 17 بالضبط بە هینەکە تهدید نەکەم بەڵام لە تەسجیلەکەی ئەنجومەنی وەزیرانە ئەبێ مابێ ئێمە وەکو لیژنەی دارایی لەگەڵ بە حەیدەر عەبادیە کۆبووینەوە بۆ چۆنیەتی
ڕێخستن و بەڕێکردنی بودجە لەم نێوەندەدا ئیتر برادران هەرێکە قسەی خۆی کرد من نزیک لە حەیدەر عەبادی و دانیشتم بە بەرنامە کە تەسەر من قسەکردن گەیشتە من بنتم لەسەر بودجەکە قسە ناکەم لەسەر هەرێم قساکەم شتێکم بە حەیدەر عەبادی و زۆر پێی تێکچوو وتم ئێوە وشەی جەریمان بەکارهێناوە جەریماکەن بەرامبەر بە گەلی کوردستان کە وشەیەکی زۆر ناخۆش بوو خۆشم زۆر پێم ناخۆش بوو کە وشەی بەکاربێنم بەڵام بە زەروریم زانی شتێک بڵم کە ناخی بهەژێنێ فعلا هەژا و هەموو گیانی بۆی جۆ بەرامبەرم و ڕەنگی ڕەشدا گیرسا وتی بۆ ئێمە جەریماکەین وتم هەرچی سەرۆکەی لە دنیا سواڵی دنیا کە بۆی میلەتەکەی بژێنێ ئێوە قوتی میلەتە بڕن نانی میلەتتان بڕیوە موچەی میلەت نادەن وتی بەس شەفاف بن هەموو شتێکتان بۆکەین ئەو وەڵامەکەی بوو بەڵێ منی ژوت بازانی شەفافی لای ئێمە نییە ئەوە لە دەسەڵاتی ئێمەیانی و ئێمە ناتوانین ئەو وعدە بدەین وتی باشە نەوتی کەرکووکمان بدەنەوە موچەتانە دەینێ طبعا وەلو هەندێک جار پێویستە پیاو لە شوێنی خۆیان بڕیاردا وەرە من خاوەنی ئەو بڕیارە نەبووم بەڵام وتم ئەوەت بۆ جێبەجێ دەکەین حاسبەکەی دەرکرد و مۆبایلەکەی حساباتەکانی لێکدایەوە وتی بەڵێ نەوتی کەرکووکمان بدەنەوە بۆتان جێبەجێ دەکەین وفعلا بە کێڵگەی خوڕمەڵە شەومە بەسی بوو کە ئێستاش لای هەرێمی نەوتی کەرکووک نەخێر بەس نەوتی کەرکووکی مەبەز ئیتر کە هاتمەوە لەگەڵ فراکسیۆنەکانە قسەمان کرد و لەگەڵ فراکسیۆنی خۆمانە قسەمان کرد هەندێکیان ناڕازی بوون چۆنەکرێت چۆن نەبێتم بابە ئەگەر نەشمان دەرێ بودجەکە پارەکەشمان نەدەنێ ئەمە تێبپەڕێ ئەمە دانانێکە بە کوردستانی بوونی کەرکووکە ئەمە دەبی جێبەجێکەین فعلا جێبەجێمان کردەوە بودجێ تێپەڕێنرا بەڵام تەسلیم نەکرێتەکەیدا و لە ئەویش پارەکەی نارد جام بەسم لە گەندەڵیەکانە باش بەس وەکو پشکەکە یانی ئێستا پێشبینی دەکەی ئەگەر ڕێکەوتنەکە کێشەی بۆ دروست نابێ ئەم ساڵ چونکە سەرنەوتەکە تەسلیمی سۆمە کوراوە هاتنی پارە لە بەغدا ئالێتەکەی چۆنە بۆ نمونە هەرێم پێویستی بە تریلیۆنێکە مانگانە بۆ موچۆ بۆ خەرجی بەو ئالەتی پارەکە چۆن ینی تا پەسەندکردنی بودجە بە قەرز دێت بەنسبەت واقعی ئێستای هەرێمی کوردستانەوە جیایە لەگەڵ واقعی پێش ئەو ڕێککەوتنامەیە هەرێمی کوردستان ئێستا کانە بەپێی ئەو واقعی وەلو ئەو ڕێکەوتنە کۆمەڵێ لێکەوتەی خراپشی بەدوادا دێ کە ئەگەر هەموو شتەکانمان لەگەڵا بکەن لەوانەیە بکەونە ژێر قەرزێکی زۆر گەورەوە پێویستە هەرێم لەوە زیرێکتر بێ و بتوانێت هاوکاری دۆستەکانیشی بێنێتە ناو معادلاتەکانەوە بۆ ئەوی هەر نەبێ لەو هەڵانی لە ڕابردوومانە کردومانە تەجاوزی بکەن لە ناردنی نەوتە لە حیسابات نەکردنی وارداتەکانە لە تەعامل نەکردنە لەگەڵ بەغایە چونکو ئەوان هەموو ساڵێک لە بودجەیە دای ئەڕێژنەوە بۆ هەموو ساڵێک کە هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندا ئەبێت تەسری حیساباتی خۆی بکە لە 2004 تا ئەو ساڵێک کە دەیگەینێ تەسری ئەم حیساباتانە هەموو بکرێ ئەوانش قەرزێکی زۆر بەسەر هەرێمی کوردستانە دێتەوە لەم حالەتانەیە بۆیە دەبێت زۆر بە وریایی تەعامل لەگەڵ بەس پێ دوای ئەوە شەیە دەبێت قەرزەکان پاکتاو بکرین هەردوو لە هەموو ساڵێک بڕگەیەکە لە یاسای بودجە ئەوە شێر تێدایە بەڵێ لە بودجەی ئەم ساڵی شاتیایەتی هەموو ساڵی ئەوە عێراق قەرزدار دەبێتەوەیان هەرێم قەرزدار دەبێتەوە ئەگەر پێ دوایە ئەوە بکرێت ئەمە هەر لایەک بە ئارەزووی خۆی ڕقم لێدا لە دەستی چاودێری دارایی حکوومەتی اتحادی هەرێم زۆر قەرزاربارەکەنەوە و حکوومەتی هەرێمیش ئەوش هەر بۆ خۆی ڕقم لێدا حکوومەتی اتحادی زۆر قەرزاربارەکاتەوە بەڵام لە ڕاستیە من پێم وایە ئێمە قەرزارە بینەوە حکوومەتی هەرێم قەرزارە بێتەوە دیارە چەندە بڕەکەی قەرزەکانی ئەو سەدەمیەوە دیار بوو داوای چەندەکرا ئەو کاتێک ئێمە لێرە بووین حکوومەتی اتحادی داوای 24 ملیاریە کردەوە 24 ملیار دلار بەڵێ بەڵێ بەشی پشکی ساڵێکی لە بودجێ هەرێم زیاتر وای ناو لێ نابوو بەڵام ئێمە دەستمان بۆ هەموو شتێکە برمەتەنەوە کۆم قەرزە ئێستاکانە لە بودجەکەیەتی و ماگانش ساڵانش 400 ملیار لە بودجەکەی هەرێم ئەجێڕدرێتەوە بۆ کە پارەی TBI بوو حکوومەتی هەرێم دەستی بۆ بردبوو مەثەلەن وەکەوە حکوومەتی هەرێم دەستی لە هیچ شتێک نەگێڕاوەتەوە
جا ئەوە پارەی مۆڵی حکوومەتی اتحادی بوو کە ئەم دەسی بۆ بردووە شتەکانی تر دەسی بۆ هەموو شتەکان بردووە بەڵێ ئەم جارە ئەو قەرزەی کە لە 2014 لە بانکە بازرگانیەکان ڕایان کێشەوە دەوی بیدەنەوە بەتەکیت ئەوەی کە بۆ ماوەی 7 ساڵش بەردەوامە بێ و قەرز بۆ ماوەی 7 ساڵ بەڵێ باشە بەس ئالەتی ناردنی پارەکە تا بودجێ پەسەند دەکرێت ئێساوە نەوتیێرم CFT وەستاوە سەرۆگۆزیران دەسەڵاتی هەیە بە ناوی قەرزەوە بێت بە نازانم سرفەوە بێت پارە بنێرێت بۆ هەرێ مەفروزە وەکو شوێنەکانی تر ئەو بودجەی کە ساڵانە لە بودجەی عێراقا بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە چۆن بۆ شارەکانی تر بۆ شوێنەکانی تر یەک لەسەر 12 سەرفەکرێ ماگان یەک لەسەر 12 بودجەی ساڵگە ڕابردوو مەفروزە یەک لەسەر 12 بودجەی هەرێمی کوردستان بۆ ساڵی ڕابردوو کە لە بودجەی عێراقا دیاری کراوە ماگانە ئەو بڕە بنێرێ بۆ هەرێمی کوردستان لەو پارێ سەرفکە و ئەگەر نەینێرێ تەقسیرەکە حکوومەتی هەرێم دەتوانێت داوا لە محکمە ئیتیحادی تۆمار بکات و داواشی بکات بەڵام ئێستا بۆ ئێستا کەنەوە سەدۆخەکە چۆنە ئەوە دەتوانرێت بکرێت جامە بەسم ئەو نقطەیە بوو بەڵام ئەم معادلەیە کە بکەوتە شکات و شکاتکاری زۆری پێدەچێت زەمەنی پێدەچێت فریای حالەتەکان ناکەوێت بۆیە هەرچی چۆنەوێ ئەبێ لەگەڵ حکوومەتی عێراقی بە جۆرە لە جۆرەکان ڕێکەون ئەگەر گشتی بودجەکە بێ بەشێکی بودجەکە یەک لەسەر 12 بێ بای پێداویستیەکان بێ هەرچۆنە بێت دەبێ وا بکەن شتێک بێ بۆ هەرێمی کوردستان ناکرێ ئەمە فرامۆش بکرێت ڕاستە هەرێمی کوردستان شتێک داهاتی خۆی هەیە بە داهاتە ناوخۆیەکانی شتێکی ئەوەی کە ئێستاکانە وەستاوە تەنها داهاتە نەوتیەکانە نایەتەوە لای حکوومەتی هەرێم نەوتەکە ڕاگیراوە جنا شتەکانی تر گومرگەکان و شتەکانی تر یاوە خۆیەتی یا شتێک کەمی کردو یا شتێک زیادی کردووە ئەوە پەیوەندی بە واقعەکانی هەرێمی کوردستانەوە شتێک داهاتی هەیە بە ئەوەندەی مەحتەل نەبێ بەڵام لەگەڵ ئەوەشە پێویستە لەگەڵ حکوومەتی اتحادیە بە تایبەتی بۆ موچە مشورێک لەم بابەت لە ڕووی یاساوێسی شکار نییە بەر لە پەسەندکردنی بودجەش عێراق بە ناوی قەرزەوە بێت بە ناوی ئەو یەک لەسەر 12 بینێرە پارە نەک ئیشکال نییە مەفروزە بینێ مەفروزە بەڵێ بەپێی یاسا ئەبێ بینێرێ باشە بەس بوو ئالەتی ئیدارەدانی داهاتینەوەتەکەش کە لە پرۆژە یاسای بودجە حسابێکی بانکی بکرێتەوە خۆی ڕێکەوتنەوە بزانم کە پێش ڕاگررتنی نەوتەکە بوو پێ دوایە بەم شێوێ لە یاسای بودجە جێ بکرێتەوە ئیدارەدانی نەوتەکە مەوەسم حساب بانکەکێک کە لەژێر سەرپەرشتی عێراقدا بێ سەرۆکی حکوومەت هەرێم دەسەڵاتی خەرجکردنی هەبێت ئاوا تێدەپەڕێت لە پەرلەمانی عێراق بەنسبەت تێپەڕاندنی ئەم بابەتەوە لە پەرلەمانی عێراق من پێم وایە عێراق خەوی بۆ دەبینی ئەگەر لە ئێستاە سواری شانسی خۆیان بوو بێت و بڵێن وڵا ئەوە هەموو شتێکەوتە دەستی خۆمان نایکەین ئەوە بابەتی شترە بەڵام لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسیەوە ناکرێنیکەن چونکە دەستور ئەو مافەی بە هەرێمی کوردستان داوە ئیدارەدان و بەرهەمهێنانی داهاتە نەوتیەکان و داهاتە سروشتیەکان بە تەنسیقە لە بینی حکوومەتی فدرالی و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ناکرێ ئەمە تێبپەڕێنرێت بە جۆرە لە جۆرەکان کە جێ ئەو واقعە نەکرابێتەوە لە بودجەکە شایبێ بکرێتەوە چونکە لە ڕووی کردداریشەوە حکوومەتی فدرالی ناتوانێت ڕاستەخۆ هەموو شتەکان بکە بۆیە دەبێت جێ دەستی حکوومەتی هەرێمی وەکو وتمە کوژمارە بانکێکە کەوەی کە بۆنەوە دروست دەکرێت شەفافیت بەدی دێنێ ئێستا بەپێەوە بێت لە دەقی یاسێ بودجە هەرچەندە ئێستاگەر دەستکاری بکرێ شتێکی ترە هەژمارێکی بانکی بۆ نەوتێرێم دروست دەکرێت سەرپەرستی عێراق دەبێت دەسەڵاتی خەرجکردن لای حکوومەتی هەرێم دەبێت شەفافیت بەدی دێنێ من پێم وایە بە جۆرێ لە جۆریەکان شەفافیت بەدی دێنێ ئەگەر لە سەتی شەفافیت بەدی نەهێنێ بە ڕێژەیەکی باش ئەوە شەفافیت لە بواری نەوتە بەدەستێنێ چونکو ناتوانین هیچ شتێک 100% نییە بە تایبەتی بەنسبەت و واقعی شوێنی چۆکو هەرێمی کوردستانەوە کە تاوەکو ئێستاکانە لە ئەنواعی ڕێگە و ئەنواعی کونوکە لەبەرەوە ئەم کارانە کراوە ئێستاکانە و کونوکە لەبەرانە بە ئاسانی هەمووان ئاگیرێ تاوەکو ئێستاکانە کە ئەو هەموو مفاوەزات و لێک تێگەیشتن و ئەمسەر ئەو سەر بووە زۆر شوێن هەیە تاوەکو ئێستاکانە هەر نەچۆتە سەرمێزی گفتوگۆیەکان بۆیە 100% نییە شەفافیەتەکە بەڵام بەشێک لە واقعەکان
شەفاف دەبێت و بکەوێتە ناو سجلات و بەردیدی دەستی چاودێری حکوومەتی اتحادیش. بەڵێ ئەوەش دەبێت خۆیان چاودێری خەرجکردنی و بڕەپارێ دەکەن کە دێتە هەرێم. بەڵێ دیوانی چاودێری دارایی عێراق لە سەڵاتی هەیە مەفروزە کە بە چاودێری دەستی چاودێری دارایی حکوومەتی اتحادی بێمە. بەڵێ باشە بەس بۆ موچە پێ دوای ئەم ساڵ ئەو کێشی موچە پرۆژەکان یعنی ئەو کاتێک کە موچەکە لە عێراقۆدا بڵێن بووجە بژانێکی باشە بوو لە پرۆژەکان لە موچە لە هەلی کار دامەزراندن پێ دوای ئەمە دووبارە دروست دەبێتەوە لە هەرێم. من پێم وانە بە گڕوتینی پێش سربەخۆی ئابووری گڕوتین بسێنێ لەبەر کۆمەڵی هۆکار یەک لەو هۆکارانە ئێمە لەو سەردەمەیە لە ١٧ بودجێ عێراقمان هەبوو و بودجەکەش هەمووی دەهات. ئێمە پابەند نەبووین بە هیچ قیودێکەوە کە دەست پێمان بەسرێتەوە ڕێک بودجەکە دەهات و ئیتر حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدرالیە دەستی چاودێری هەردوولە چیان بکردای چیان نەکردای تێدەپەڕی. بەڵام ئێستاکانە بەو شێوەیە نییە چاوی لایەنە سیاسیەکان چاوی پەرلەمان چاوی حکوومەتی اتحادی خۆی چاوی دەستی چاودێری دارایی هەمووی لەسەر هەرێمە هەمووی زۆر لە مێژایە لە چێشمە چێشم و ڕاکێشان لە نێوان هەردوولایە. ئێستا ئێمە کەوتو ئەوان زاڵن حتمما وەکو ئەو سەردەمە نابێ ئەوە جگەر لەوەی لە بودجەشە هەمیشە ئێستا قیودمان بۆ دادەنێن ئێمە لە پابەندی. ئێستا بەچی حکوومەت هێرێم کەوتووە گیان بەچی کەوتووە حکوومەت هێرێم بۆ نمونە وەکو لەبەر نەوتەکە مەوەسد یان لەم گرەوەیە ئێمە نەمان بردەوەوان بریانەوە. باشە بەس وەکو موچە کێشەی موچە نامێنێ دامەزراندن یەخۆ ئێستا لە بودجە عێراق بۆ عێراق تقریبا نزیکەی ملیۆنێک کەس لە 2021 تا 2023 دامەزراوە. ئەی بۆ هەرێم کە دامەزراندن وەستاوە دەبێت دەست پێ بکاتەوە پشکدا دەنرێت یاخۆ کاتێکی ئێوە لێ بوون پشتان دەنە لە بودجە بۆ دامەزراندن لە هەرێم خۆی ئەوە وردە وردە دەست پێ دەکاتەوە بەعکیدی چونکە لە هەرێم لە مێژە دامەزراندن نییە وەلو من پێم وایە بۆ ساتێکش دامەزراندن نەوەستاوە بەڵام بۆ گشت نییە بە تایبەت هەر هەبووە هێز بە چەندین هەزار تەشکیل کراوە و چی کراوە ئەنواعی شت هەبووە بەڵام لە ڕاگەاندن و لە خستە بەردەسی کۆمەلگا و لە منافەسەی توانە ئەکادیمیەکانە شتیوە وجودی نەبووە هەمووی بە میزاج و بە بەرژەوەندی تایبەتی کراوە. بەڵێ ماوەسمە تەرخان دەکرێسە بۆنەوە بڵەوە پشکێکیش بۆ پلەی وەزیفی تازە لە پشکی هەرێم یعنی ئەوەشی تێدایە ئەو بەشە لە بودجێ ئەم ساڵ پێم وانییە دیاری کرابێ بەڵام لە بودجەکانی ساڵەکانی داهاتر ئەگەر هەرێم بێ شتەکان ڕێخا و شتەکان بە شەفافیت کارەکان بکە بە دڵیاییەوە تیای دەبێ و چیشیان بێ من پێم وایە لاریان نابێ و ئەگەر لە حالەتێکە لە ڕێژەی پێویست زیاتر لەوە نەکرابێ لە حالەتە سروشتێکی هەرێمی کوردستانە قەرەبووی ئەو ڕێژانەشمان لەوانەیە بۆ بکەنەوە. باشە بەس بۆکو بودجێ پەرەپێدانی پارێزگاکان 2 تریلیۆنێکی زیاتر لە 2 تریلیۆنی بۆ دانراوە پارێزگاکانی هەرێم 2 تریلیۆن پوینت حوتی بۆ دانراوە 2 تریلیۆن و 700 میلیارد بڕەپارێکی باشە و بڕەپارێ بە پێی ژمارەی دانیشتوانە چۆنە ڕاستەوخۆ بۆ پارێزگاکان خرج دەکرێت بەس بۆ پرۆژێ ناتوانرێت بۆ شتی تر بەکاربێنێت چۆنەوە ئەمە بۆ وەبەرهێنانە بە تێگرایە لە هەرێمی کوردستان بەڵام ئەمەش بە پێی نەفەقاتی فعلیە ئایا لە لای حکوومەتی اتحادی خۆی بۆ بوارەوە بەرهێنانەکان چەنێ خەرجەکە ئەوەنەش بۆ ئێمە خەرجەکە بە پێ ڕێژەی 12.6 ئەوەنەش بۆ ئێمە سەرەکە کە لە ڕاستیە ڕێژی دانیشتوانی هەرێم زۆر لەوە زیاترە بەو ڕێژەیە بۆمان دەنێرێ بەش بە پێی پێداویستەکانی هەرێم و واسمە پێی ژماری دانیشتوان دابەش دەکرێت و بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بەڵێ مەفروزە وابێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لەوەیە ئەگەر بە بەرنامە شتەکانی خستبێتە چونکو مەفروزە حکوومەتی هەرێم بودجێ هەبێ و لە بودجێ هەموو شتەکان دیاری کرابێ و بە پێی یاسای ئیداری مالی دارایی بەڵێ عێراق لە مادەی یەکایە پێم وایە بەڕگەی 8
تاکید لەسەرەوەکە کە هەرێمی کوردستان ئەبێ بودجێ هەبێ. هەنی بودجەی تایە لە پەرلەمان پەسەند بکرێت ئەوە کێشە دروست دەکە ئێستا لە 2013ەوە هەرێم یاسای بودجێ نیە لە پەرلەمان پەسەند نەکراوە کێشە دروست دەکە؟ کێشەی زۆر گەورەش دروست دەکە بە تایبەتی کاتێک کە بێنە سەر حیساباتی ساڵانە تۆ پاڵپشت بەچی ئەم خەرجانت کردووە لە پایشی ئەم خەرجانت کردووە ئەمانە ئەگەر ڕێککەوتنی سیاسی لەسەر نەگرێ کارەساتی گەورەی تێ ڕۆدا نەتایجی زۆر خراپ ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە ئەگەر ڕێککەوتنی سیاسی لەسەر ئەم واقعانە نەکرێ چونکە نەبوونی بودجە یعنی گەندەڵی یعنی خەرجکردن بە ئارەزوو چۆنە دەوێت ئەوە خەرجکە چی دەوێت خەرجکە کێ دەوێت بووی دابین کە چۆتەوێ بووی سەرکە چۆت ناوێ لێ ببڕە هەموو شتەکانەکەوێتە میزاجی شخصیەوە بۆیە کارێکە نەبوونی بودجە کارێکە دوور لە دەوڵەتداریەوە دوور لە موسساتەوە کارێکی دەوڵەتداری نییە ئەمە بۆیە واقعێکی زۆر ناجوانە بۆ هەرێمی کوردستان حکوومەتی اتحادی لە وەزعی شەڕا بوو بە وەزعی شەڕەوە هەمیشە یاسای بودجەی دائەڕشت و بودجەی دیاری ئەکرد و بودجەکان دیاری کرا بوو بەو هەموو گەندەڵی خۆیەوە بەڵام لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە کە وەزعەکان لێرە زۆر مستەقرتر بوون نسبەت بێەوە بەڵام یاسای بودجەمان نەبووە باش بەس داهاتی خاڵە سنووریەکان کاتیشمان کە ماوە سوپاس دەکەم بە کورتی بێ داهاتی خاڵە سنووریەکان نیوەی بۆ عێراقە ئەوە چۆن لەمە دوای ئیدارەدانی خاڵە سنووریەکانیش گۆڕانکاری بەسەردا دێت یاخوتەر هەرێم خۆی بەتەنیا ئیداریان دەدا بە وچوونی بەڕێزە لە داهاتوودا ئەمە بەندە بە ئاستی ئەدای هەرێم و توانای دیبلۆماسیەتی هەرێم و توانای خۆگری هەرێم لە بەرامبەر ئەو واقعانە ئایا دۆستەکانمان پشتیوانیمان دەکەن پێم وایە ئەوەی کە ئێمە هێشتوتەوە تاوکو ئێستەکانش دۆستەکانمانن جێنا من پێم وایە خۆمان نین خۆمان بواەتی لە مێژ بوو هیچمان نەما بوو دۆستەکانمان بای ئەوەنە پشتیوانیمان بکەن کە بتوان واقعەکانەوە بهێڵنەوە دەمێنێتەوە بەڵام ئەگەر دۆستەکانمان لەمانە پشتیوانیمان نەکەن بەڵێ لە یاسا و دەسوورەکانە چی هاتبێ بە زیادەوە لێمانە سێن نەک بکەمەوە باشە بەزمنا کۆکی کە ئێستا لە بینی پارتیوەکێتی لە کوردستان لە عێراق کاریگەری دەبێت لەسەر بودجە ئێستا ناکۆکی قوڵ هەیە لە هەر شتێک دێتە پێشەوە ناکۆکی تازە دروست دەبێت لە دوایین ئەوەی فڕۆکەخانەی سلێمانی بوو کاریگەری هەیە لەسەر بودجە پشکی هەرێم ئەمە کارێکە یەک لە کارە ناجوانەکانی هەرێمی کوردستان لە ناشرینکردنی ڕووی هەرێم لە ئاسی جیهان و لە ئاسی ناوخۆش کورد هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان بە ژمارەیەکی کەمەوە بە ناوچەیەکی دەوڵەمەندەوە بە گەلێکی هێمن و ئارامگر و زۆر بە تەحملەوە ئەو ڕووە پیشاندانە هەم بۆ عێراق هەم بۆ دەرەوە شتێکی جوانیە خۆزیاوان بوو و بە پێچەوانەوە ئێمە ئەگەر بەیەک دەستی بەیەک دەنجی بەیەک هەڵوێستی ڕووبەڕووی هەر شوێنێک ببینەوە چەند بەدەستدێنین بەو یەکێتیە چەند قاتی ئەوە بەدەستێنین بۆ خۆمان بۆ هەرێوان کەشمان گەوتت گەرێکی ئارامە گەلی کورد لە بەرامبەر نەعادالەتی بێ گەندەڵی بێ ئارامین گەلی کورد بەهۆی ئەوەی ئەوە نە چەسانەوەی بینیوە لە سەردەمی داگیرکەراندا لە سەردەمی حەزەکان و دوژمنەکانی گەلەکەمانە بۆیە هەرچی چۆنێ بێ کوڕ و باوک باوکی ئەگەر باوکێکی باشش دەبێت هەر دەبێت باوک قبوڵی بکە واقعی هەرێمی کوردستان بەو شێوەی ئێستاکانە بەو چاوە تەمەشای باشە دوو بچەن بە کورتی گەشتبینی بەوەی بە جێبەجێکردنی بودجەکە لە کوردستان هاتنی پارە ئەگەر خۆیان چاک بکەن باش دەبێت ئینشاءڵڵا بەڵام ئەگەر هەروە بڕوە ئەنجامەکەی بە پێویست سوود بەگەرەکەمان خۆچاکردنەکە مەوسد شەفافیەت و نێشتنی گەندەڵی بەتاکیت بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز مەلا قادر محەممەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە لیژنی دارایی سوپاسی ئەمەدەبوون دەکەین کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووین وابڕێر بوو کاک سۆران عومەریش لەگەڵمان بێت بەس دیارە مەعیدێکی هەبوو لەگەڵ بریکاری وەزیری دارایی نەیتوانی بەشدار بێت سوپاسی ئێوەش دەکەین بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ